ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە دووەم کۆبوونەوەیدا گفتوگۆی لەسەر 4 خاڵی تری نەخشە ڕێگەکەی کرد و بە وردی لەلایەن ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەوە تاوتوێکرا. ئەمەش دوایەوەی هەفتەی ڕابردوو لە کۆی 8 خاڵی نەخشە ڕێگەکە 4 خاڵیان پەسەند کرا. بۆ یەکلایکردنەوەی کۆی نەخشە ڕێگەکەش بڕیار هەفتەی داهاتوو ئەنجومەنی سەرکردایەتی کۆبێتەوە و بە کۆی دەنگ نەخشە ڕێگەکەی یەکێتی بۆ چارەسەرکردنی کێشە و قەیرانەکانی هەرێم پەسەند بکرێت. کۆبوونەکە زۆر باش بوو، زۆر ئیجابی بوو. هەموو ئەو بابەتانەی کە لە نەخشە ڕێگاکە هەیە ورد قسەی لەسەر کرا و ڕێگای هەموو ئەو هەواڵانە درا هەواڵانی سەرکردایەتی قسەیان لەسەرگای پێشنیازیان کردووە. پێشنیازەکە دەوڵەمەند کراوە ئەو پرۆژەیە و لە هەفتەی داهاتووە کۆبوونەوە ئاکرێ لە کۆبوونەکە تەصدیقەکرێ. نەخشە ڕێگەکەی یەکێتی لاش خاڵی سەرەکی و چەند خاڵێکی لاوەکی پێکاتوە کە گرنگترینیان ئەمانن: یەکەم پەیوەندی نوێی یەکێتی و لایەنە سیاسیەکانی کوردستان، دووەم دۆخی نێودەوڵەتی و ناوچەکە و کوردستان، سێم گۆڕانکاری پۆستەکانی سەرۆکایەتی، چوارەم کێشەی ئابووری، پێنجەم کێشەی نەوت و غاز و شەفافێتی تێگڕایی، شەشەم قەیرانی دارایی و پاشەکەوتی موچە، حەوتەم بودجە پاکسازی چاکسازی و نوێسازی، هەشتەم ڕیفراندۆم و سربەخۆیی. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش دەڵێت نەخشە ڕێگەکەی یەکێتی چارەسەری بۆ هەموو کێشە و قەیرانەکان داناوە و خوازیارن ببێتە دەواازەی تێپەڕاندنی ڕەوچی ئێستای هەرێمی کوردستان. دوای پەسەندکردی دەدرێتە ئەنجومەنی ناوەند. ئەنجومەنی ناوەندیش پەسەندێکە اینجا لەسەر بە جۆرەی ئەم نەخشە ڕێگای مەکتەبی سیاسی دەست بە کۆبوونەوەتەکە و هەروەها لەگەڵ لایەنەکان بۆ ئەوەی کۆتایی بە قەیرانەکان و گیرروگرفتەکان بێن. ئەم نەخشە ڕێگای بەڕاستی زۆر بە چڕ و پڕی داڕێژراوە و بۆ ئەوەش داڕێژراوە نەخشە ڕێگای یەکێتی بۆ ساڵی 2017 بە لە 2017 چارەسەری هەموو جۆمگەکانی ژیانی کردووە، چارەسەری تقریبان بۆ دۆزیوەتەوە بۆ هەموو ئەگەر بێت و لایەنەکانی بێنە پێش بۆ هەموو قەیرانەکان، ئەگەر لایەنەکانی تریش بێنە پێش من پێم وایە ئەتوانین سەیترە لەسەر هەموو وەزعەکە بکەین و بتوان بگەینە ئەنجامێکی باش. بەپێی زانیاریەکانی کورسات نیوز، هۆکاری پەسەند نەکردنی نەخشە ڕێگەکەی یەکێتی لە دووەم کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیدا بۆ ئەوە دەگەڕێتەوە هەمووان بەلایەنەوە باش بووە، دەرفەتی زیاتر بۆ گفتوگۆ و تاوتوێ بڕەخسێت بۆ ئەوەی نەخشە ڕێگەکە دەوڵەمەندتر بکرێت و بەبێکەم و کورتی بخرێتە بەردەم لایەنەکان. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.